خەبات لە دژی هەژاری و قازانجپەرستی لە جەرگەی توندبوونەوەی قەیرانی سەرمایەداری. بە پێی دوایین راپۆرتی بانکی نێونەتەوەیی ئەعتباری سوئیس لە ساڵی 2020 لە حاڵێکدا کە نەخۆشی کویدی 19 لە جەرگەی قەیرانی ڕوو لە قوڵبوونەوەی سەرمایەداری چەند میلیۆن مرۆڤی ڕەوانەی گۆڕستانەکان کردووە، ژمارەی میلیۆنێرەکانی جیهان بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردووە. بەپێی ئەم راپۆرتە 2,073,000 کەس بە میلیۆنێرەکانی ئەمریکا، 633,000 کەس بە میلیۆنێرەکانی ئاڵمان و پتر لە 300,000 کەس بە میلیۆنێرەکانی ئوسترالیا ئیزافە بوون. بێجگە لە میلیۆنێرەکان، میلیاردێرەکانیش لە ماوەی 12 مانگی ڕابردوودا قازانجی کەلانیان کردووە. لەم ماوەیەدا 650 میلیاردێر لە ئەمریکا ئاستی سەروەتەکەی خۆیان گەیاندە 1 تریلیۆن و 200 میلیارد دلار. تەنیا جێف بێزۆس خاوەنی کۆمپانی ئامازۆن کە کرێکارانی لە بارودۆخی مەترسیداری کۆرۆنادا ناچار بەکار کرد و بەهۆیەوە ژمارەیەکی بەرچاو گیانیان لەدەستدا، لەم ماوەیەدا 200 میلیارد دلاری بە سەروەتی خۆی زیاد کرد. ئەو بەنیازە بەو پارەیە کە لە دەستڕەنجی 1 میلیۆن کرێکاری بێماف و بێبەشی خۆی بەدەستی هێناوە بۆ فەزا سەفەر بکات. راپۆرتەکە هەروەها باز لەوە دەکات کە دەوڵەمەندان و میلیۆنێرەکانی جیهان سەرجەم 7.4 لە سەدیان بە سەروەتەکەیان زیاد کردووە. ماوەیەک لەمەوبەر ناوەندی توێژینەوەی کەپجێمنای لە راپۆرتێکدا نیشانیدا کە ژمارەی میلیۆنێرە ئێرانەکانیش لە ساڵی 2020 زاینی واتە لە دەورەی بڵاوبوونەوەی کۆرۆنادا گەیشتۆتە 250,000 کەس و ڕێژەی گەشەی سەروەتیان بۆ پتر لە 24.3 لە سەد بەرز بۆتەوە. دەوڵەمەندانی ئێران لە ساڵی ڕابردوودا ڕێکۆردی ڕێژەی زیادبوونی سەروەتیان لەسەر تاسەری جیهان شکاندووە. گۆڤاری فۆربس کە بە گۆڤاری میلیۆنەرەکان دەناسرێت لە بابەتێکدا لە ژێرناوی لەسەر مانگ ئەم راپۆرتەی تەئید کردووە و پێشوازی لێکردوون. ئەم سەروەتە کێو ئاسایە کە حاصلی دەستڕەنجی کرێکاران و سەخاوەتی سروشتە بە خاتری ئەوەی کە نەخراوەتە بواری بەرهەمهێنانەوە و زەرفیەتی قومارخانەکانیشی پڕکردووە لە ناوەندە ماڵیەکان و بە تایبەت لە بەهەشتە ماڵیەتەکاندا کەڵەکە کراوە. ئەم پارانە بە قەولی ئاکسفام دامەزراوەی بەناوبانگی خێرخوازی جیهان دەتوانێت واکسنی بە خۆڕایی بۆ میلیاردها مرۆڤ دابین بکات و لە ئاستی جیهاندا هەژاری پێ ڕیشەکێش بکرێت. ئەم راپۆرتانەی ئاماژەیان پێکرا بە شێوەیەکی ڕوتین ساڵهایە کە بڵاو دەبنەوە. ئەوان لە هەر قۆناغێکی تایبەتدا ڕۆڵێکی تایبەتیشیان هەبووە. ئەم راپۆرتانە لە پەنار راپۆرتەکانی ئەم دواییانەی ناوەندە ماڵیە گەورەکانی بورژوازی لەوانە سندوقی نێونەتەوەیی پوڵ دەیان هەوێ نیشانی بدەن کە سیستمی سەرمایەداری بە پێچەوانەی بۆچوونی باو لە حاڵی چوونە دەرەوە لە قەیرانە و هەروە توانایی خوڵقاندنی سەروەت دابینکردنی پیشە و ژیانێکی مڕەفەهی هەیە. بەڵام واقعیەتێک هەیە کە ئەم جۆرە تەبلیغاتانە دەبەنە ژێر پرسیارەوە. بەپێی راپۆرتی بانکی ناوەندی بریتانیا قەیرانی ئێستای نظامی سەرمایەداری لە 300 ساڵی ڕابردوودا بێوێنە بووە. چینی کرێکار بەهۆی ئەم قەیرانە و بەڕێوەچوونی سیاسەتی نێئۆلیبرالیسمی ئابووری لە ماوەی یەکدەی ڕابردوودا شایەدی لاوازبوونی توانایی کڕین و هاتنە خوارەوەی ئاستی داهاتی بووە. ژنان و پیاوانی کرێکار بە وەرگرتنی وام لە بانکەکان هەوڵیان داوە تا ژیانی خۆیان و بنەماڵەکانیان لە ئاستێکی گونجاودا ڕابگرن. ئەو پارە کێو ئاسایانەی کە بەهۆی هێنانە خوار و فرێزکردنی حەقدەستی هەر ئەم کرێکارانە لە بانکەکاندا کەڵەکە کراون لە ژێرناوی وام دەدرێتەوە بە خۆیان بۆ ئەوەی کە کارخانەکان تا ئاستێک توانایی بەرهەمهێنانی کاڵای جۆراوجۆریان هەبێت. سوودی وامەکان دەرکردنی کرێکاران و هەرزانبوونی هێزی کار بۆتە هۆی ئەوەی کە بەردەوام هەژاران هەژارتر و سەرمایەداران دەوڵەمەندتر بن. بەڵام چوونە سەرەوەی ئاستی سەروەتی دەوڵەمەندە گەورەکان لە هەمان حاڵدا حاصلی تەرخانکردنی تریلیۆنها دۆلاری پوڵی بانکە ناوەندیەکان بە بەشی ئابووری، ڕاگرتنی بەهرەی دامەزراوە ماڵیەکان نزیک بە سفر و لەسەرەوە هێشتنەوەی فریوکارانەی قیمەتەکان لە بازاڕەکانی بورسیشە. لە ئێستادا بورس بە تەواوی لە بەرهەمهێنان جیاکراوەتەوە و چاپی پارەی کەڵان و بێپشتیوانە لەلایەن بانکە ناوەندیەکانەوە بۆتە هۆی خوڵقانی تەوەڕومێکی هاوسار پسراو کە بەردەوام جەماوەری کرێکار و زەحمەتکێش زیاتر نوقمی هەژاری دەکات. تەوەڕومی هاوسار پسراو لە گشت وڵاتانی سەرمایەداری چ پێشکەوتوو بێت یان لە حاڵی گەشە
ڕێژەی هەژاری بەردەوام بەرز دەکاتەوە. چوونە سەرەوەی تەوەڕوم لە وڵاتێکی وەکو ئێران لەسەرەوەی 50% و سەبارەت بە هەندێک پێداویستی سەرەکی کرێکاران و زەحمەتکێشان ئەم ڕێژەیە تا 97% ڕاگەیەندراوە. لە جەرگەی بارودۆخی نالەبار ئێستادا داخوازیەکانی وەک بردنە سەرەوەی ماڵیاتی میلیۆنێر و میلیاردێرەکان بە تایبەت لە وڵاتانی پێشکەوتوو بۆتە داخوازیەکی جەماوەری. لە پەنا ئەم داخوازیەوە زیادکردنی حەقدەست، گۆڕینی گرێبەستی کاتی و پەیمانی بە گرێبەستی دائیمی و کورتکردنەوەی دەستی پەیمانکاران بۆتە خواستی گشتی کرێکاران. خەڵک شایدی بە دوواداچوونی ئەم خواستانە لە ڕێگەی خەبات و مانگرتنی ئەم دوایانەی کرێکارانی بەشە جۆرا و جۆرەکان لە ئێران بە تایبەت پتل لە 100,000 کرێکاری نەوت، گاز و پێتروشیمی بوون. ئەم مانگرتن و خەباتە کە ئاوێتەی بانگەوازی پێکێنانی ڕێکخراوی کرێکاری و شۆڕژگێرانەیە لەسەر بەستێنی بارودۆخی قەیراناوی بورژوازی جیهان و ئیفلاسیێنانی کۆماری ئیسلامی توانایی ئەوەی هەیە تا ئێران بەرەو بارودۆخی شۆڕژگێرانە بێت.